بەدەست خۆمان نییە چەند دەژین، بەڵام بەدەست خۆمانە بە پشتیوانی ویستی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا چۆن دەژین. بەدەست خۆمان نییە چەند ساڵ، چەند مانگ، چەند سات لەسەر ئەم زەویەدا ژیانمان هەیە و کەی بەجێ دێڵین و دەمرین. بەڵام ئەگەر خوای پەروەردگار پشتیوانمان بێ، خۆمان ئەتوانین بڕیار بدەین چۆن ژیانێک لەسەر زەوی بەسەر دەبین. ئەم تەمەنەی کە ئەمانەتی خوای پەروەردگارە چۆن بەسەری دەبین. پەروەردگار دەرگاکانی خێر و شەڕی بۆ کردوینەتەوە. خۆمانین، کلیلەکەی بەدەست خۆمانە. ئەچی ئەم ژوورەوە کە پڕ لە نور و ڕۆشنایی خوای پەروەردگار و بەزەیی خوایە و ئەو سەری بەهەشتە، یان ئەم دەرگایان دەکەیتەوە کە پەروەردگار ئاگاداری کردویتەوە ئەگەر ئەم کلیلە بەکاربێنی و بڕۆیت ئەم ژوورەوە ئەچێت تاریکستانەوە، ئەچێت لە ناوچوونەوە و سەرنجامت ئاگری دۆزەخ و بەدبەختی دنیا و قیامەت دەبێ. فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. تۆ ئازادی لەم ژیانی سەر زەویەدا لە هەڵبژاردننی ڕێگادا، بەڵام ولا يرضى لعباده الكفر. بەڵام پەروەردگار ڕازی نیە تۆ کافر بی، پەروەردگار ڕازی نیە تۆ بێبڕوابی، تۆ هاو بەش پەیداکەربی، تۆ بڕوات بە قیامەت نەبێ. بەڵام ئەوە خۆتی بۆ ئەوەی گەورەی تۆ دەرکەوێ، ئیمانی تۆ دەرکەوێ، لە ژێر فشارە ئیمانن نەهێنابێ، ئازاد کراوی ئیمانداری یان بێ ئیمانی، باوەڕداری یان بێ بڕوای. بەدەست خۆ نییە چەند دەژی، بەڵام بەدەست خۆتە چۆن دەژی. دەتوانی لە ژیانێکی کەمیشدا کلیلی خێربی، قفڵی شەڕبی. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە 23 ساڵی پێغەمبەرایەتی توانی هەموو دەرگاداخراوەکان بەڕووی مرۆڤایەتیدا بکاتەوە. هەموو خێر و بەرەکەت و ڕەحمەتێک کە لەم سەر زەوێدا هەیە، هەموو دەنگ و باسێکی قیامەت کە لە ڕێگاماندایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماوەی 23 ساڵە هەمووی پێگەیاندین. لەیلها کەنەهاریها، شەوەکەشی وەکو ڕۆژەکەی بە تیشکی زێڕینی دەمی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نووری قورئانی پڕ بەرەکەت و بەخشش، شەوەکەشی وەکو ڕۆژی ڕووناک بۆ ڕووناکردینەوە. زۆرێک لە زانایانی ئیسلام تەمەنیان لە 40 ساڵ تێپەڕی نەکردووە کە دنیایان بەجێهێشتووە، واتە لە ڕووی ژمارەی ساڵەوە تەمەنیان کەم بووە، بەڵام چۆن ژیانێک ژیاون، ژیانێکیان بەسەر بردووە، ناوێکیان بەجێهێشتووە، هەتا ئێستاش و هەتا قیامەتیش ناویان بە پڕشنگداری دەمێنێتەوە. بۆ نمونە ئیمامی نەوەوی کە شەرحی صحیحی موسلیمی کردووە، ئیمامی نەوەوی کە ئەلمینهاجی لە مەذهبی شافعیدا نووسیوە، منهاج طالبین، و چەند کتێبی تر ڕەوضەت طالبینیشی نووسیوە، ڕیاض الصالحینی نووسیوە، ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ ئەربعینی نەوەوی نووسیوە. هەموو تەمەنەکەی 40 ساڵ تێپەڕ ناکە، بە 40 ساڵی وەفاتی کردووە مردووە، بەڵام ژیانێکی هەیە وەکو ئەوەی 1000 ساڵ بە عمری نوح ژیابێ، ئەوەندە تەمەنی پڕبەرەکەت بووە. زۆر زانا و سەرکردە و شۆڕژگێڕ لە تەمەنی 40 ساڵیدا شەهید بوون، دنیایان بەجێهێشتووە، بەڵام بوونە ئەستێرەیەکی ناودار لە ئاسمانی جیهانی ئیسلامدا، لە مێژووی نەتەوەکەی خۆیاندا بە شانازیەوە ناویان دەهێنرێ، ڕۆڵەکانی نەتەوەکەیان بە شانازیەوە باسییان دەکەن. هەشە تەمەنی 90 ساڵێک بووە، هەیە تەمەنی 100 ساڵ بۆ سەدەیەک لە تەمەنی تێپەڕی کردووە، بەڵام بەداخەوە هەر خەریکی فیتنەیی و دووبەرەکی و کردنەوەی دەرگای شەڕ و داخستنی دەرگای خێر بووە. زۆر ژیا، بەڵام ژیانێکی کەمبایەخ. بۆیە تۆی بەڕێز لە پرۆگرامی کلیلەوە پێت دەڵێن مفتاحا للخير بە ومغلاقا للشر بە، لە یەک لاوە مفتاحا للخير بە، هەرچی دەرگای خێر و چاکەیە بیکەوە، بەڵام لە لایەکەی ترەوە میغلاقا للشر بە، هەرچی دەرگای شەڕ و خراپە شەدایخە. هەر دووشیان بکە، هەم دروستکار بە، هەم مەهێڵە بڕوخێ. عینەگە ئێمە ئینسان لایەک بگرێ کۆمەڵە خەڵکێک دڵسۆزانە بەس خەریکی دروستکردن بن. ئەگەر لێگەڕین ناحەزوونەیارێک ئەو بینایی تۆ بە مانگێک بە ساڵێک کۆشکێکت بینیا کردووە، زۆر بە جوانی بەڕێک و پێکی ناحەز و ناکەسێک بە مشتێتیانتی لە چەند چرکەیەکە ئەیکا بە خۆڵەمێش و تەختی زەوی دەکا. وی ئێمە دەبێت هەردوو دەرگاکەمان ناگا لێبێ،
وەکو میفتاحن للخەیرین میغلاقن للشەڕ بین. چۆن دەرگای خێر دەکەینەوە ئاوە ئاگاداریش بین، دەرگا شەڕەکان داخەین، تەنها خۆمان بەبارێکەوە نەگرین. وەکو پێشووتر لە ئەڵلقەی پێشوا وتمان ساڵح بین بۆ خۆمان، مصلحیش بین بۆ غەیری خۆمان. ئیسلام لێمان ڕازی نابێ حەقی کەسن نەبێ، تەنها خۆت باش بژی ئێتر خەڵک چییە کابیکە نەخێر. مەستەتەعت وەکو شوعەیب بفەرموو ئین ئورید ئیلا الئیصلاح مەستەتەعت، بە ئەندازەی ئەوەی توانام هەیە، بەدەستم بە زمانم بە قسەی خێرم بە خۆشی ناودڵم و دوعای خێرم بۆ چاکەکاران بەشدارم لە پرۆژەی چاکسازی و خێردا. ئەبێت تۆ مصلیح بی وەکو ئەوەی کە بۆ خۆت ساڵحی، نەک تەنها ساڵح بی بەوە لێت ڕازی نابێ ئیسلام، بەس خەریکی کردنەوەی دەرگای خێر بی، بێ ئاگابی لەوەی خراپەکاران خەریکی کردنەوەی دەرگای شەڕن ڕەنج بە خەسار دەرەچی. ئەزیزەکەم ئەبێت زۆر ئاگامان لە هەردووچیان بێ.